ئازادی ڕاگەیاندن و هەروەهاش ڕاگەیاندنی ئازاد لە کۆمەڵگەکاندا بەهای بەرچاوی خۆیان هەیە و سەرچاوەی گرنگی زانیاریەکان و دیالۆگی بابەتیانە دروست دەکەن. دەنگی هەمووانیان لێوە دەبیسترێ. هەر بەهۆی ئازادی ڕاگەیاندن و میدیای ئازادەوە دەتوانرێت هەموو ئەوانەی پێشێلکاری بەرامبەر مافەکان و ئازادیەکان دەکەن بەرپرس بکرێن، جا ڕێبەران بن یان دەسەڵاتداران یان هەر هێزێکی تری فەرمانڕەوا. هەموو کەسێک مافی وەرگرتنی زانیاری هەیە، جا ئەو زانیاریە لەسەر هەچ بابەتێک بێ. بەڵام لە ئێستادا ئەو مافە بۆ زانینی ئەوەی لە جیهاندا و لە دەوروبەری خۆیشتدا چی ڕوودەدا کەوتۆتە بەر هەڕەشە و مەترسیەوە. ئەم هەڕەشە و مەترسیانەش زۆر شێوازیان هەیە، بەڵام لە هەمان مەترسیدارترەوەیانە ئەو مافەت لێ بسەندرێتەوە. جێی خۆیەتی بپرسین، ئایا ژیانی کۆمەڵگەکان چۆن دەبن و ژیانی ڕۆژانەش چۆن بەڕێدەکرێ گەر دەستێ بە هیچ زانیاریەکی ڕاست و دروستدا ڕانەگا؟ ئایا هەر دەسەڵاتدار و فەرمانڕەوا بەرپرسیارن لە پێشێلکردنی ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین؟ وەڵامی ئەم پرسانە و ژمارە پرسی تریش لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕینیش بە پێی دواترین راپۆرتی پەیامنێرانی بێسنوور بۆ ئەو ئازادیانە لە وڵاتانی جیهاندا جێی نیگەرانیە، لەو ڕوانگەیەوەی هەندێک لە وڵاتەکان کە لە ساڵانی پێشتردا لە ڕەوشێکی خراپدا بوون لە پەیوەندی بە پاراستنی ئازادیەکانەوە، بەڵام لە راپۆرتی ئەم ساڵدا کەوتونەتە بارێکی خراپترەوە. ژماری وڵاتانی ئاسیا ئازادی ڕۆژنامەوانیان زۆر خراپە جێی نیگەرانین. ژمارەیەکی بێپێشینەیە گەیشتۆتە 22 وڵات کە لە ئاسیا کێجگار خراپدان بەپێی ڕیزبەندەکەش ینی خراپترین وڵاتەکانن. جام ڕۆژە خراپە کە ساڵ لە دوای ساڵ وڵاتانی زیاتر دەکەونە ڕیزی خوارێ وڵاتە خراپەکان بۆ ئازادی ڕۆژنامەوانی لە ڕاستیدا جێی نیگەرانێکی زۆرە. کۆمەڵگەکان لە هەر قۆناغێکی تەمەنی خۆیاندا بنیانیش لە هەر جۆرە ڕەوشێکدا بژین، کاری ڕۆژنامەوانی بۆیان گرنگە تا وەک نەتەوەیە گرتووەکان دەڵێ زانیاریە ڕاستەکان بگەنە لای تاک بە تاچی کۆمەڵگە. لەگەڵ چربوونەوەی قەیرانەکاندا کە بەکەمی زۆرێک لە ڕووداوەکانی ئەو قەیرانانە دەردەکەون و پێچەوانەی یاسانی و نەتەوەیەکانی مافەکانی مرۆڤ و یاسانی و دەوڵەتیە مرۆیەکانن وەهایان کردووە کاری ڕۆژنامەوانی بۆ پەردە هەڵماڵین لەسەر ئەو کارە قەیزەوەنانە لە هەموو کاتێک زیاتر گرنگ بێت. ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕینیش کۆڵەکەی گەورەی پاراستنی دیموکراتی و مافەکانی مرۆڤن لە جیهاندا، بەڵام لەگەڵەوەشدا هێشتا ڕۆژنامەوانان ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی ڕژ دەبنەوە. هەر بۆیەشە نەتەوەیە گرتووەکان کاری ڕۆژنامەوانی بە ئەرکێکی سەخت ناودێر دەکات. ئەرکی ڕۆژنامەوانان یارمەتیدەرە بۆ دانانی بنەمای هەندێک لە مافە گرنگ و سەرەکیەکانی مرۆڤ کە پێویستە هەمومان بڕوامان پێی بێت، وەک ئازادی ڕوانین و زانیاری و ڕادەربڕین. لەگەڵ ئەو ڕۆڵە گرنگەی لە کۆمەڵگاکاندا هەیەە، بەڵام هێشتا ڕۆژنامەوانان لە ژێربارێکی گەورەی هەڕەشە و مەترسیدار کار دەکەن. جا لە ناوچەکانی قەیرانەکاندا بێت یان لە وڵاتانەی کۆمەلگای سیڤیل کۆت کراوە و ڕێژەی تاوانی بە بەرنامەشی تیاندا زۆرە، یان تەنانەت ئەوەی بە ناوچە و هەرێمەکان بۆ پاراستنی دیموکراتی ناودێر دەکرێن، باری ئاسایشی ڕۆژنامەوانان هەروادێ و زیاتر مەترسیدار دەبێت. بۆچی پێویستە بایەق بە ئازادی ڕۆژنامەوانی بدەین؟ پسپۆر لە وەڵامی ئەم پرسیارەدا دەڵێن ناکرێت باس لە دیموکراتی بکەی یان دیموکراتیت هەبێ بەبێ ئەوەی میدیایەکی ئازادت هەبێت و هەروەهاش بەبێ ئەوەی ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕینیشت هەبێ. وەک دەڵێن هێزی دیموکراتی لە کۆمەڵگەکاندا لەناو دەستی خەڵکدایە، ئەمەش بۆ مانایەیە دەبێ خەڵک ئاگادار بن و زانیاریان پێ بدرێ تا بڕیاری ڕاست و دروست بدەن، بۆ نمونە لە دەنگداندا لە کاتی هەڵبژاردندا. چاوی واشنتن بۆ ئەم هەفتەیە میوانداری عایشە تەنزیم دەکا. عایشە سەرۆکی بەشی باشوور و ناوەڕاستی ئاسیایە لە دەنگی ئەمریکا. پێشتر عایشە یەکێک بووە لە ڕۆژنامەوانە دیار و ناودارەکانی وڵاتی
پاکستان. عیشە سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەشمە پرسیاری یەکەمم وەکو ئاماژەمان پێکردیانی میدیا گرنگجێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی بۆ دروستکردنی ڕای گشتی. ئەو گرنگجیە لە هەموو کۆمەڵگەکاندا وەکو یەکەنیان نا. Thank you for having me. I'm honored to be here with you. First of all, سوپاس بۆ میێوانداریەکەت و جێی خۆشحاڵیمە بەر لە هەموو شتێک ئەوەی لی تێدەگەین وەک لە پرسیارەکەشتا ئاماژەت پێکرد میدیا ڕۆڵێکی گرنگ دەبینێ لە دروستکردنی ڕایگشتیدا. تۆ هەر تەنها بیل لەوە بکەرەوە ئەگەر میدیا زۆر گرنگ نەبێ بۆچی ڕژیمە سەرکوتکارەکان دەکەونە سەرکوتکردنی میدیا؟ ئەگەر میدیا ڕایگشتی دروست نەکات کەواتە بۆچی سانسۆرکردن هەیە؟ بۆچی میدیای ئازاد و سربەخۆ لای ڕژیمە دیکتاتۆرەکان نییە؟ هۆکاری ئەوەی ڕژیمە دیکتاتۆر و سەرکوتکارەکان میدیا سەرکوت دەکەن دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنیان لە هێزی میدیا. لەم چەند ساڵەی ڕابردوودا بینیومانە کە ڕژیمە سەرکوتکارەکان و سیستەمە دیموکراتەکانیش لە هەوڵی کۆنتترۆڵی میدیادان. جا ئایا هەر جۆرە میدیایەک بێ، رادیۆ، تەلەڤزیۆن، ڕۆژنامە و تەنانەت شێوازەنیوەکەی میدیاش کە پێی دەگوترێت سۆشال میدیا. هەر بۆ یەش دەبینین ئەو هەوڵە چڕە دەدرێت و کاتی زۆر دابین دەکرێت و پارێکی زەبەلاحیشی بۆ تەرخان دەکرێت. بە ملیار دلار لە سەرانسەری جیهاندا بۆ کنتترۆلکردنی میدیا بەکاردەهێنرێ چونکە ڕێبەرانی وڵاتانی جیهان تێدەگەن لەوەی لە ڕێی میدیاوە دەتوانیت مێشک و هزری خەڵک کنتترۆل بکەیت. لێرەدایکی لە پرسیارەکانەوەی عیشە ئێمە زۆر دەبین بە تایبەتی لە وڵاتە سەرکوتکارەکانە ینی ڕێگەیکی تەواو لە میدیاکان دەگیرێ لەبەرەوە نازانی ڕای گشتی چۆنە یاخوب با بڵین شتێکی کۆنکریتی نییە کە بتانی لەسەر ئەوە بڵێ ئەمە ڕای گشتیە لە هەندێ لە ناوچە و هەرێم و یا ئەو وڵاتانی کە تازە بەرەو دیموکراتی دەڕۆن بە هەمان شێوەیە ینی بە شێوەیەک یا لە شێوەکان ڕێگە لە میدیا دەگرن لێرەدا چۆن نەتوانێت ڕای گشتی بزانرێت. Well, there are always underlying indices that show what public really wants, even in the most authoritarian regimes. هەمیشە تیشک لەسەر ئەوەیە کە ڕایگشتی چۆنە یان چی دەوێت تەنانەت لە وڵاتە زۆر سەرکوتکارەکاندا خەڵکی بیانی لەوانەیە نەزانن. بەڵام دانیشتوانی ئەو وڵاتە دەزانن کە نابێت چی بڵین. دەزانن چی شتێک کۆنتترۆل کراوە. ئێستا ڕەوشەکە بڕێک جیاوازە هەندێک جار دەشێ لە مەودای کووردا خەڵک چاواشە بکرێ. چەند ڕۆژێک لەمەوبەر نیویۆرک تایمز راپۆرتێکی زۆر باشی هەبوو لەسەر ئەمە. لەو راپۆرتەدا شیکردنەوە کرابوو بۆ چەند کاژمێرێک ڤیددیۆیی لە میدیای رووسیا. لەو دیمەنانەدا چۆنیەتی بەکارهێنانی ڕۆماڵکردنی شەڕی ئۆکرانیا نیشاندرابوون. خوێن ڕەشنەکان ئەو تەرمانەی دەستیان لە پشتەوە بەسرابوون. ئەو کەشتەی لە ئاکامی هێرشی ئۆکرانیەکان نقم بوو. رووسیا هەمان ئەو دیمەنانەی بەکارهێنابوون وەک هەوڵێک تا پەیامێکی جیاواز بنێرێ. تەنانەت بە خەڵکی وڵاتەکەشی وتووە ئەو تەرمانە دروستکراون و هیچ کەسێک نەکوژراوە و ئەوانە ئەکتەرن یان دەڵێ کەشتێکە بەهۆی هێرشی ئۆکرانیاوە نقم نەبووە بەڵکو ئاگری تێکەوتوێتەوە و هۆکاری تەکنیکی وەهای کردووە نقم بێ. لەبەرەوە دەشێ بۆ ماوەیەکی کاتی کنتترۆڵی ڕایگشتی بکرێ بەڵام هەر هەمووی نا بەڵکو بەشێکی ڕای خەڵک. کاتێک باز لە ناو وڵاتێکیش دەکەین کە خەڵک ڕوبەڕووی سەرکوتکردن و برسێتی و هەژاری بوونەتەوە و مافەکانیشیان پێشێل کراوە ئەوە دەزانن چی دەگوزارێت چونکە ئەم کارانە بەرامبەر خۆیان و کەسوکاریان و دەراوسەکانیان دەکرێت لە گوندەکاندا. لەوانەیە زانیاری نەبێت لەسەر ئەو کارانە بەڵام یەکێکەر هەیە پێڕابگەێنێ لەوانەیە ئامۆزا و هاوڕێت یان خۆشکیان مامۆستایەک یان هەر کەسێک بێت ئەو هەواڵە یان ئەو ڕووداوە بگوێزێتەوە. میدیا یەکێکە لە هۆکارەکانی گەیاندنی هەواڵ و زانیاریەکان بەڵام تەنها هۆکارێک نییە. ڕێگەی تر هەن خەڵک پەیوەندیان هەیە پێکەوە و ئیتر ئاگادار دەبن تەنانەت لەو وڵاتانەشدا کە سەرکوتکارترین ڕژیمی تێدایە و ڕێگەی تری بەدەستهێنانی زانیاریەکان دەدۆزنەوە. بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە دەتوانرێت بزانرێت چی ڕوودەدا یانێ ئەو ڕژیمانە دەتوانن ڕێگە لە بینینی ماڵپەڕەکان بگرن یان میدیای باودا بخەن. بەڵام بەهۆی ئەو پێشکەوتنەوە دەتوانرێت بگەیتە سەرچاوەس جیهانیەکانی تر و بزانی چی ڕوودەدا. ئەمە ئەوەیە کە دەگوترێت دەستڕاگەیشتن بە زانیاریەکان بەڵام هەر ئەمە خۆی دەبێتە مایەی کێشەی تر چونکە کاتێک دەکەویتە ناوە گەڕانە وردە و ئەوە قورس دەبێت بزانی کامەیان ڕاستە و کامەشیان هەڵەیە کامەیان پڕۆپاگەندەیە و کامەیان هەواڵێکی ڕاستە هەر بۆیە سەبارەت بە سەختیەکان پێم وانییە کەمتر بوو بێتەوە بەڵکو لە هەندێک باردا زیاتر بوون. بەڕاتۆ سوۆشال میدیا یارمەتی خەڵکی داوە بۆ دۆزینەوەی ئەو ڕاگشتیە بە تایبەتی لە وڵاتێکی سەرکوتکاری ئێمە بە ئێران بنمونە وەرگین یا کۆریای باکوور یا ئەفغانستانی ژێر دەسەڵاتی تالیبان. Absolutely.
but only to a certain extent depending on the country. So China, of course, is a more developed. بەبێ هیچ گومانێک بەڵام بە ئەندازەیەکی دیاریکراو ئەمەش دەکەوێتە سەر ئەو وڵاتەی باسی دەکەین بۆ نمونە وڵاتی چین حکوومەتێکی زیاتر پێشکەوتووە و کۆنترۆڵیشی زیاترە. لە چین واتساب نییە کە لە هەموو جیهاندا بەکاردەهێنرێت بەڵام ویچات بەکاردەهێنن ناتوانیت لە گوگڵ بگەڕێیت بە شوێن زانیاریدا و خۆی سیستمێکی تری هەیە. حکوومەت خۆی ئەو تەکنۆلۆژیانەی هەیە کە بەکاری بەهێنێ بۆ گەڕان بە دوای زانیاریەکاندا یانە خەڵک هەر تەنها ئەو ڕێگانەی لە بەردەستایە کە حکوومەت بۆی داناون بێگومان ئەمەش چونکە وڵاتی چین پارە و توانای تکنیکی هەیە و دەشتوانێت ڕێگە بگرێت لە هەموو سەرچاوەکانی تری گەڕان بە دوای زانیاریەکاندا. وڵاتانی تر وەک ئەفغانستان یان ئێران ناتوانن چونکە نە هێندە پارەیان هەیە و نە ئەو توانە تەکنیکیەشان هەیە بتوانن بە تەواوەتی ڕێگە لەو سەرچاوانەی تری زانیاری بگرن. لە ئەفغانستان هەموو کەسێک فەیسبوک و واتساپی هەیە. لەم ماوەی ڕابردوودا کاتێک تاڵیبان دەچووە سەر ماڵەکان بۆ پشکنین خەڵک وێنە و ڤیددیۆکانیشیان بڵاو دەکردەوە و دەیاننار بۆ ڕۆژنامەوانان و دەیانگوت ناومان مەهێنن بەڵام ببینن چۆن تاڵەبان ماڵەکانمان تێک دەدەن. تاڵیبان نەیدەویست ئەو زانیاریانە بچنە دەرێ بەڵام لە سۆشال میدیا بڵاو بوونەوە. خەڵک لەسەر تویترە خەڵک سەرنج و تێبینی خۆیان دەنووسن لەسەر تاڵیبان و لەسەر حکوومەت و هاوشێوە شێران. هەرچەندە ڕژیمی ئێران کۆنترۆڵیشی زیاترە بەڵام بە هێندەی چین نە. جا ئاستی سانسۆرکردنەکان دەکەوێتە سەر توانایی تکنیکی و پارە و ئەو سەرچاوانەی حکوومەت هەیەتی. هەر چۆنێک بێت تەنانەت لە وڵاتە زۆر پێشکەوتوەکانیشدا هیچ وڵاتێک نییە بتوانێت لە 100% ڕێگر بێت لە دەستڕاگەیشتن بە تۆڕەکانی سۆشال میدیا یان بەرماڵپەڕەکان لە سەرانسەری جیهاندا چونکە لێرەدا تەکنۆلۆژیا بەردەوام ڕۆڵی هەیە و هەمیشەش ماڵپەڕ و تۆڕی نوێ هەن کە ئەمرازەکان دەدەنە دەست ڕۆژنامەوانان و چالاکوانان بەڵام هەندێک جاریش خەڵکی ئاسایی دەترسن لەوەی کەەوە ئەمرازانە بەکار بهێنن بەهۆی شێوازی سەرکوتکردنەکانەوە لەو وڵاتانەدا. لە هەندێکیاندا ئەگەر ئاپێک لەسەر تەلەفۆنەکەت بێت و ئەگەر شتێک بدۆزیتەوە کە تۆ لە پشتی حکوومەتەوە گەڕاویت بە شوێن بابەتێکدا ئەوە لەوانەیە زیندانی بکرێت یان بدرێتە دادگا یانیش ڕوبەڕووی بەرەنجامی نەخوازراوی تر ببیتەوە. جاترساندن و تۆقااندنیش بەکار هێنراوە بۆ سنوردارکردنی دەستڕاگەیشتنی خەڵک بە زانیاریەکان. بەڵام وەک ئاماژەم پێکرد تەکنۆلۆژیاش بەردەوام ڕۆڵی خۆی دەبینێ هەر بۆیە دەتوانم بڵێم شتەکان هەر ڕەش و سپینیان بەڵکو شوێنێکیشەیە بۆ ڕەنگی بۆر و بەردەوامیش لە گۆڕاندایە. عیشە دەگەڕێمەوە بۆلات. ئەمریکا وەک زلهێزێکی جیانی بایەخێکی زۆر گەورە دەدا بە پرەنسیپ و بەها دیموکراتیەکان کە ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین بەشێکی گرنگن لێی. ئێمە ستایشی ڕۆژنامەوانانی خۆجێ و نیشتیمانی دەکەین ڕووماڵکردنی هەواڵەکان لەسەر وەختی پەتای کۆڕۆنادا کە 1 ملیۆن کەس لە ئەمریکادا گیانیان لەدەستدا ڕووماڵکردنی مەترسیەکانی گۆڕانی کەژوهەوا و دۆسیەکانی تریش گرنگن ڕۆژنامەوانی ئازاد دژمنی گەل نییە بە پێچەوانەوە پاسەوان و پارێزەری ڕاستیەکانە قسەیەکی سەرۆک کەنەدی هەیە دەیڵێمەوە بەبێ وتوێژ بەبێ ڕەخنا هیچ بەڕێوەبەرایەتێک و هیچ وڵاتێک ناتوانێت سەرکەوتو بێت و هیچ کۆمارێکیش ناتوانێت بژیت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ساڵانە راپۆرتی تایبەتی هەیە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە وڵاتانی جیهاندا و لەو راپۆرتانەشدا هەمیشە ڕووبەرێکی فراوان تەرخان کراوە بۆ ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین. ئەمریکا بەشێکی گەورەی بەردەکەوێت لە بەرزڕاگررتنی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندنیشدا لە ناو وڵاتەکە و لە سەرانسەری جیهانیشدا هەبوونی ئازادی زانیاری و ڕوانین و بیرکردنەوە بەڕای جیاوازیشەوە کارێکی پێویستە لە کۆمەلگا فرەیەکان و سنگفراونەکاندا ڕۆژنامەوانیەکی سربەخۆ بەردێکی بناغی و دیموکراتیەکی دروستە لەو سونگەیەوەی زانیاریەکان بریتین لە بەرژەوەندی گشتی و پێویستیشە بۆ هەر کارێکی دەیکەین و بۆ هەر بڕیارێکی دەیدەین زۆر جاریش بڕوا بە زانیاریەکانی میدیا دەکەین. سیخڕایەتیکردن بەسەر ڕۆژنامەوانانەوە یان چاودێریکردنی ڕۆژنامەوانان یەکێکە لەو دیاردانەی لە جیهاندا پەرەی سندووە و نەتەوە یەکگرتوەکانیش دەڵێ هیچ وڵاتێک ناتوانێت پاساوی یاسایی بێنێتەوە بۆ ئەو جۆرە ڕەفتارە. بەکارهێنانی بەرنمەکانی سیخڕایەتیکردن بوو نەتەمایی دەستگیرکردن و ترساندن و تەنانەت کوشتنی ڕۆژنامەوانانیش سەرچاوی هەواڵەکانی ڕۆژنامەوانانیشی خستۆتە بەرمەترسیەوە کە سوکاریشیانی خستۆتە بەرمەترسیەوە بۆ بەڕنگاربوونەوەی ئەو مەترسیانە زۆر جار ڕۆژنامەوانان ناچاربوون خۆیان بخەنە ناو مەترسی خۆسانسۆرکردنەوە.
ئەم بەرنامانەی سیخورایەتکردنە بەلایەن کەم لە 45 وڵاتدا بەکاردەهێنرێن و بەنهێنیەکی تەواو دەکرێن دوور لە هەموو چوارچێوەیەکی یاسایی. بێ لەو جۆرە سیخورایەتی و چاودێریکردنانە وەک پامنێرانی بێسنوور دەڵێ حکوومەتەکان پاسا و بیانووی تر دەیەنەوە بۆ سەرکوتکردنی ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین. لە هەندێک وڵاتدا بە زۆری دەبینیت یاساکانی ئاسایشی نیشتمانی دژ بە ڕۆژنامەوانان بەکاردەهێنرێن بە بیانووی ئەوەی راپۆرتەکانیان زیانیان لە ئاسایشی نیشتمانی داوە. ئەمە بە زۆری لەو ناوچانەدا دەبینرێن کە شەڕ و قەیرانیان تێدایە. لە ئەتیۆپیا بۆ نمونە هەر راپۆرتێک لەسەر تێگرەی بدرێت ئەوە گونابار دەکرێت بەوەی زیانی لە ئاسایشی نیشتمانی داوە. لە میسر هەر راپۆرتێک لەسەر ئۆپۆزیسیۆنی سیاسی ئامادە بکەی ئەوە بە تاوانی تیرۆریزم گونابار دەکرێت. ئەمە لە مەغرب و پاکستان و ئێران و ژمارەیەک وڵاتی تریش بە هەمان شێوەیە. عیشە بەڕایتەوە وڵاتە گەورەکانی جیهان زلهێزەکانی جیهان وەکو ئەمریکا دەتوانن چی بکەن بە تایبەتی بۆ جیهانی سێەم بۆ ڕەخساندنی زمینەیە کە بتوانێت بگوترێ میدیایکی ئازادی هەیە ئازادی ڕۆژنامەوانی فراهەم دەبێ دەتوانن چی بکەن بەڕایتەوە. I think superpowers like the US need to start from home. They need to first make sure that media is completely free. پێم وایە پێویستە زلهێزەکان لە وڵاتەکانی خۆیانەوە دەست پێ بکەن. پێویستە بە پلەی یەکەم دڵنیایی بدەن لەوەی میدیا لە وڵاتەکانی خۆیاندا ئازاد و ڕۆژنامەوانان بتوانن کاری خۆیان بکەن بەبێ ترس لە هەراسانکردن. چونکە جیهان لە بیانوە و نمونەکەش ڕێبەرانی زلهێزەکانن. ناتوانیت بە وڵاتێک بڵیت بە کۆمەڵگەیەک بڵیت پێویستە وەها بکەیت کە خۆت لە وڵاتی خۆتدا نایکەیت. زۆر وڵات هەن من خۆم وەک ڕۆژنامەوانێک لە زۆر وڵاتدا ڕۆماڵم کردووە و ڕۆژنامەوانان چوونەتە لای دیپلۆماتانی ڕۆژئاوایی بە دیپلۆماتی ئەمریکایشەوە و تویانە پێویستمان بەوەیە فشار بخرێتە سەر حکوومەتەکانمان تا هەراسانکردنی میدیا و ڕۆژنامەوانان ڕابگیرێت و زیندانیکردن ڕابگیرێت و فشار خستنە سەریان ڕابگیرێ. جا زۆر جار لە دیپلۆماتەکان ئەم دۆسیانە وەردەگرن و باسیشی دەکەن بەڵام هەندێک جار بە شێوەیەکی بەهێز وەری ناگرن چونکە دەکەونە خانەی پێچەوانە لەگەڵ دۆسیەی تردا. بۆ نمونە کاتێک ئەمریکا یان هەر وڵاتێکی تری ڕۆژئاوا باز لەو دۆسیانە دەکەن کە پێویستیشیان بە یارمەتی ئەو وڵاتە هەیە لە دۆسیەی تردا ئەوە جەخکردنەوەکە بە دوودڵیەوە دەبێت لە ئازادی ڕادەربڕین چونکە ترسیان لەلا دروست دەبێ ڕێبەری وڵاتەکەی تر بێزار ببێ کە چاوەڕوانی دەکەن یارمەتیان بدا لە دۆسیەکانی تردا. تێدەگەم لەوەی دیپلۆماسیەت بریتە لە کاری هاوسنگ بەڵام ئەوەی پێویستە لە سەرمان بیرخستنەوەی ڕێبەرانی وڵاتانی ئازاد و دموکراتیکە کە دۆسیەی ئازادی ڕادەربڕین دۆسیەکی زۆر گەورەیە و کاتێک کێشی دۆسیەی دیموکراتیەکان و بژاردەکانیش دەکەیت ئەوە پێویستە ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕینیش لە ئاستێکی بەرزی ئەرکەکان دابن. هەر بۆیە پێویستە ئەم وڵاتانە ئەمریکا یان یەکێتی ئەوروپا ئازادی ڕادەربڕین ببەستنەوە بە بەرژەوەندەکانی خۆیانەوە. یەکێتی ئەوروپا باشدان لەسەر هاوردەکە بۆ ناو یەکێتیەکە کەم دەکاتەوە. ئەمریکاش بە هەمان شێوە جا پێویستە مافەکانی مرۆڤ بە ئازادی ڕادەربڕینیشەوە ببەسرێنەوە بۆ نمونە بە کەمکردنەوەی ئەو باجەوە. پێویستە ئەم هەنگاوە بنرێت. من ناڵێم ئەمریکا و یەکێتی ئەوروپا وڵاتانی تریش ئەمە ناکەن بەڵام دەڵێم پێویستە بزانن ئەمە کارێکی سەرەکی ترە چونکە مافە و پەیوەندیشی هەیە بە مافەکانی تریشەوە. ئەو کاتەی وڵاتێک میدیای ئازاد سەرکوت دەکا ئەوە ینی بە نیازی شتێکە و نایەوێ میدیا راپۆرتی لەسەر بدا. So it's not just about the press's right to report. بخۆ دەزانی ساڵانە لە زۆرێک لە نێوەندەکانی جیهانەوە بۆ نمونە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ پامنێرانی بێسنوور کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەمانە ساڵانە ینی راپۆرتی تایبەتیان هەیە لەسەر مافەکانی مرۆڤ و بێگومان ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕینیش بەشێکە لەو راپۆرتانە. ئەم جۆرە راپۆرتانە چ کاریگەریەکی هەیە؟ توانێت میدیا لە وڵاتێکی وەکو عێراقا بۆ نمونە بەرەو پێشبەرێ. The impact of these reports is that you cannot look at these reports on their own. These reports are part of a big arsenal. کاریگەری ئەو راپۆرتانە هەر ئەوەندە نییە تەنها سەیری ناو راپۆرتەکان بکرێ. ئەو راپۆرتانە بەشێکن لە ئەمبارێکی گەورە کە هەندێک لە چەکەکانی گەورن و هەندێکیشیان بچووکن. چالاکوانانی مافەکانی مرۆڤ دەتوانن بەکاری بەهێنن بۆ بەدواداچوونەکانیان. لەوانەیە بەکارهێنانی وشەی چەک قورس بێ لێرەدا باشترە بڵێم ئامرازن ئەمانە بەشێکن لەو ئامرازانەی حکوومەتەکان دەتوانن بەکاری بەهێنن. ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ دەتوانن بەکاری بهێنن بۆ مەبەستی جۆرا و جۆر.
یەکەمیان ڕێگەیەکە بۆ تیشخستنە سەر کێشەکە. دەزانێت کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕێکخراوی ئازادی ڕۆژنامەوانی و کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان و ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ئەم راپۆرتانە ئامادە دەکەن و جا سەرنج و سەنگینی دەکەونە سەر ئەو راپۆرتانە. خاڵی دووهەمیش ئەوەیە ئەم هەموو ئامرازانە دەبنە فشار بەسەر حکوومەتەکانەوە. خاڵی سێهەمیش ئەوەیە کە دەبنە فشار بەسەر حکوومەتەکانی ڕۆژئاواوە کە باسمان کرد تا ئەو مافانە نەبەستنەوە بە دیپلۆماسیەتی خۆیانەوە. تا لە بیر نەچێتەوە کاتێک دەچنە وڵاتێکی تر و داوای یارمەتیان لێ دەکەن یان یارمەتیەکانیان پێشکەش دەکەن ئەوە پێویستە ئەم دۆسیەش هەمان گرنگی پێ بدرێ. جا ئەگەر ئەم راپۆرتانە نەبن ئەوە جیهان هێندەی پێویست سەرنج ناداتە سەر ئەو دۆسیانە هاوشێوەی ئەوەی کاتێک ئەم راپۆرتانە بڵاو دەکرێنەوە. یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە چۆن ئەتوانرێ بە ڕێگەیەک یا بە ڕێگەیەکی تر زانیاری بگەێنرێتە خەڵک لەگەڵەوەشدا کە ڕژێمەکان یعنی ئەو زانیاریانە قەدەغە دەکەن لە خەڵک ناون پێیان بگات ڕێگەیان لێ دەگرن و لەوانەیە تووشی لێپێچینەوەی یاساییشیان بکەن. بەڵام ئایا ڕێگەی تر هەیە بتوانرێ بگات سۆشیال میدیا لێرەیە ئەتوانێ و ڕۆڵە ببینێ؟ Well, social media is doing it in a lot of authoritarian countries, but not all of them. بەڵێ سۆشال میدیا لە زۆر وڵاتی سەرکوتکاردا ئەو ڕۆڵە دەگەڕێ نەکە لە هەمویاندا. وەک پێشتریش باسم کرد دەکەوێتە سەر توانایەکانی ئەو وڵاتە بۆ ڕێگەگرتن لە سۆشال میدیا. هەندێکیان سەرکەوتوانەتر دەیکەن و هەندێکی تریشیان ناتوانن بە سەرکەوتوی ئەو کارە بکەن چونکە توانایی تەکنیکیشیان نییە و ئەمرازێکی ئۆتۆیشیان لە بەردەستانیە تا ئەو کارە بکەن. ئەوەی ئیستا ڕژیمە سەرکوتکارەکان دەیکەن بریتە لە بەکارهێنانی ئامێرەکانی چاودێریکردن. چاودێری ڕۆژنامەوانان دەکەن و هەڕەشە لە میدیاکاران دەکەن. ڕۆژنامەوانان هەراسان دەکەن و لە زیندانیان دەنێن و ئیتر کەس هیچ شتێک ناخاتە سەر سۆشال میدیا. بەڵام ئەوەی سۆشال میدیا کردوێتی کە لایەنی دەسەڵات ناتوانێت سانسۆری بکە تێپەڕاندنی میدیای باوە و ڕاستەوخۆش دەگاتە لای خەڵک. جا ئەمە یەکێکە لەو ئامرازانەی کە ڕۆژنامەوانان و چالاکوانان و خەڵکیش دەتوانن بەکاری بهێنن بۆ تیش خستنە سەر دۆسیەکان چونکە لە کۆتاییدا ئەم بابەتە پەیوەندی بە خەڵکەوە هەیە. ڕۆژنامەوانی شتێک نییە تایبەت بێ بە ڕۆژنامەوانی و میدیاوە. ڕۆژنامەوانی سەبارەت بە خەڵکە. خەڵک کێشەیان هەیە خەڵک لە مەینەتیدان خەڵک بێزارن خەڵک هەژارن و پێویستە یەکێک تیش بخاتە سەر ئەو بابەتانە. سۆشال میدیا یەکێکە لەو ئەمرازانە کە ڕۆژنامەوانان تیشکی پێدەخەنە سەر هەموو ئەو بابەتانە. ئەمرازەکانی تری وەک ڕۆژنامەی نەهێنی کە پێش سۆشال میدیا لە هەندێک وڵاتدا ئەو ڕۆژنامانە لە شەودا دەخرانە ماڵەکانەوە هەندێک جار شانۆی شەقام بەکارهێنراوە. بەڵێ ئامرازی زۆر هەنوو سۆشال میدیاش نوێترین و خێراترین ئامرازە و دەکرێت زانیاری زۆرتریش بدا بە خەڵک وە گوتیشم بەردەوام ڕۆڵی خۆی هەیە. یەکی لە پرسیارەکانی ترمەوەیە هەر تەنها دەسەڵاتداران فەرمانڕەواکان بەرپرسیانن لەو پێشێلکاریانەی بەرامبەر بە ئازادیەکان دەکرێت ئازادی ڕۆژنامەوانی ئازادی ڕادەبڕین یا شتی تریژەیەکە کە بەرپرسیار دەکرێن. Freedom of expression today is facing many challenges. ئازادی ڕادەربڕین لە ئیستادا ڕوبەڕووی زۆر سەختی دەبێتەوە. ڕژیمە سەرکوتکارەکان یەکێک لەو کێشانەیە. تەنانەت لە وڵاتە دیموکراتەکاندا ئەگەر سەری هەواڵی هەڵبەسراو بکەی یان پەڕۆپاگەندە تەنانەت لە هەواڵی نادروست و پەڕۆپاگەندەش زیاتر بابەتێکی تریشەیە. ڕۆژنامەوانێک کە بەدڵی خەڵک بێت لە سەر و وەختێکدا تەنها یەک کەناڵ هەبوو هەموو خەڵک تەماشایان دەکرد یان ئەگەر چەند تۆڕێک هەبوایە ئەوە بەرنمەیان هەبوو کە نوێنەرانی دید و بۆچوونە جیاوازەکان ڕاستڕە و چەپڕەوەکانیشی تێدا بوو. بۆچوونی پارێزکاران و لیبراڵەکان یان هەموو وڵات سەری دەکرد. بابەتی هاوبەشیان هەبوو تاوتوێ دەکران ئیستاش بەهۆی ئەوەی کە خەڵک چی دەوێت ئەوەی پێشکەش دەکرێت. هەروەهاش بەهۆی زۆری میدیاکانەوە تەلەڤزیۆنەکان ماڵپەڕەکان ڕۆژنامەکان و ئەوانی تریش کاتێک کەسێک دەچێتە ماڵەوە ڕێک دەڕواتە سەر ئەو کەناڵی کە بەخواستی ئەو کەسە قسە دەکە نایەوێشتی جیاواز ببینێ یان ببیستێ. ئەمەش ئاماژەیە کە خەڵک هەروادێ و زیاتر دوور دەکەونەوە لە ڕای جیاواز. بۆ نمونە لە ئەمریکا بەشێکی خەڵک هەر تەنها سەری کەناڵی فۆکس نیوز دەکەن هەندێک هەر سەیری کەناڵی MSNBC دەکەن یان هەر سەیری CNN دەکەن. جا پێم وایە گەورەترین کێشە لێرەدا بۆ ڕۆژنامەوانی ئمڕۆمان ئەوەیە شوێنێکی هاوبەشمان نییە کە هەموو کەسێک بڕوات و لەوێوە گوێ لە ڕای هەموو کەسەکان بگرێ.
دابەشبوون هەیە کەسەکان تەنها دەخوازن بچنە ئەو شوێنانەوە کە ئەو خەڵکەی لێیە و وەک خۆیان بیردەکەنەوە ئیتر دیالۆگ و ڕای پێچەوانەش نابیستیت و هەر بۆیەش هەروادێ دابەشبوونی زیاتر دەبینیت لە کۆمەلگادا. من دەگەڕێمەوە بۆلات. لە ئەمریکاش پێشتر پێویست بەوە بووە دەستوری ئەم وڵاتە دیموکراتیە هەموار بکرێتەوە لە پێناو ڕەخساندنی زەمینەیەکی گونجاو بۆ ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕینیش. لە یەکەم چاکسازی دەستوردا پاراستنێکی بێوێنەی تایبەتی بۆ پاراستنی ڕۆژنامەوانی ئازاد دابین کرا. بەڵام لەگەڵ ئەمەشدا وەک زۆربەتان دەزانن وابەستەیەکی زۆرتان هەیە بۆ گەڕان بە شوێن ڕاستیەکاندا بە شێوەیەکی زۆر باش نەکە ئەوەی مەبەست لێی وروژاندن یان بەسەربردننی کاتێکی خۆش بێت بەڵکو پێویستە کارەکە بۆ تیش خستنە سەر بابەتەکان و ئاگدارکردنەوەی خەڵک بێت. پەیامی ئەمریکا بۆ وڵاتێکی دیاریکراو دەشێ وەک پەیامێکی گشتیش تەماشا بکرێ بۆ وڵاتانی تر. هەروەهاش زانینی هەڵوێستی واشنگتن لەسەر ئەو دۆسیانەی پەیوەندیان بە ئازادیەکانەوە هەیە. داوا لە رووسیا دەکەین دەستبەرداری خراپ بەکارهێنانی ئەو یاسایانە بێت کە ڕێکخراوە سڤیلیەکان و خەڵکو و هەروە ڕۆژنامەوانانیش سەرکوت دەکات. گەلی رووسیا وەک گەلانی تر مافی هەیە ئازادانە قسەی خۆی بکات، مافی هەیە کۆڕ و گردبوونەوەی ئاشتیانە بکات لە پێناو بەدەستێنانی ئامانجی گشتیدا، مافی هەبوونی ئازادی ڕادربڕینیشی هەیە و مافی ئەوەشی هەیە دەنگیان ببیسرێت لە ڕێ هەڵبژاردننی ئازاد و ڕەواوە. هەر چۆنێک بێ لەگەڵ هەموو ڕاپۆرتەکان و ئاگاهیدانەکاندا بەڵام بەشێکی وڵاتان و هەرێمەکان لە جیهاندا هێشتاش بەردەوامن لە سەرکوتکردنی ئازادیەکان و تەنانەت ڕفتاری تری نەخوازرا و بەرامبەر ڕۆژنامەوانان. پامنێرانی بێسنوور دەڵێ بێگومان ئەمەش هۆکاری خۆی هەیە. هەتاکێ سەبارەت بە ڕژیمە سەرکوتکارەکان کە ڕێگان دراوەتێت تا پەناپارێزیان هەبێت کاتێک هێرش دەکەنە سەر ڕۆژنامەوانان و لیان دەدەن یادیان کوژن. جاکە هیچیان بەرامبەر ناکرێت هەندێک دەبێت بۆیان تازارێکی تر و چەندان جار ئەو ڕەفتارانە دووبارە بکەنەوە و هەندێریشە بۆ دەسەڵاتە سەرکوتکارەکانی تریش تا هەمان شت بکەنەوە. بۆ نمونە کوشتنەکەی جەمال خاشۆقچی کە تا ئێستا عەرەبستانی سعودی ڕوبەڕووی هیچ سزایەک نەکراوەتەوە لەسەر ئەو کارە ترسناکەی کردی. عیشە نازانم چەند هاوڕای لەگەڵ ئەو ڕایی پەیامنێرانی بێسنوور کە جۆمان لێبوو هەر ئێستا باز لەوە دەکات دەڵێ دۆسەی جەمال خاشقچی تێدەپەڕێت بەبێ ئەوەی هیچ کارێک بەرامبەر بە عەرەبستانی سعودیە بکرێ. ئەمە وەکو دەڵێ نمونەیەکە مشتێکە لە خەرمانێک کە باز دەکرێت لە وڵاتانی تر لە هەرێمەکانی تریشدا بە هەمان شێوەیە. چی پێویستە بکرێت لەمەدا؟ Well, it is time for governments to take a look at again. جا ئیستا کاتی ئەوەیە کە حکوومەت پێداچوونەوە بکات و بڕیاری گونجاویش بدا نەکەن لە مەودای کووردا بەڵکو بۆ مەودای درێژخایەنیش. وەک پەیامنێرانی بێسنوور دەڵێ کاتێک ڕژیمێکی سەرکوتکار شتێک دەکا با بڵێن ڕۆژنامەوانێک دەکوژێت و ئەگەر پرسیار نەکرا ئەوە زۆر دەشێت بکەویتە کوشتنی ڕۆژنامەوانانی تریشەوە نەکەر ئەو وڵاتە خۆی بەڵکو لەوانەیە ڕێبەرانی وڵاتانی تری سەرکوتکار لە جیهاندا هەمان شت بکەن و بڵێن ئەوە تا ئەو ڕێبەرە هەمان کاری کرد و هیچیشی لێ نەکرا و ئەمە ژیانە ئێمەش هیچمان بەرامبەر ناکرێ ئەگەر خەڵ بکوژین. ئەگەر ئاواها بێت و هیچ نەکرێت بەرامبەریان ئەوە ژیانی هەموو ئەو ڕۆژنامەوانانەی لە وڵاتی دیکتاتۆر و سەرکوتکاردا دەژین دەکەوێتە مەترسیەوە چونکە زۆر بە ئاسانی دەڵێن کە هیچ بەرامبەر ئەو وڵاتە یان ئەو ڕێبەرە نەکرا ئەوە ئێمەش لێی دەرباز دەبین هەر بۆیە پێم وایە پێویستە بەرەنجابێک هەبێ یا شتێک بکرێ. پێشم وایە ئەمە بەشێک دەبێت لە ململانەی دیپلۆماتی کە چۆن پەیوەندی دیپلۆماتی و استراتیژی و بازرگانی و ئابووریت هەیە. ئاوەهاش پێویستە پەیوەندی مافەکانی مرۆڤیشت هەبێت و هاوسەنگیەک دروست بکرێ. لەلایەکی تریشەوە ئەم بابەتە بابەتی خەباتی ڕێکخراوەکان و چالاکوانانیشە سەبارەت بەوەی چۆن فشار لەسەر حکوومەتەکان زیاد دەکەیت و ڕێگەیەک بگیرێتە بەر لەسەر ئەوەی چۆن بخرێتە بەرباس و لێکۆڵینەوە. شتەکان لە جیهانی ئایدیالدا کە هەموو دەزانین ئەم جیهانەمان ئایدیال نییە بەڵام کاتێک لەو جیهانە ئایدیاڵەدا شتێکی لەو بابەتە ڕوودەدا سزاکە پێویستە هەندە قورس بێ کە یەکێکی تر دەیبینێ دەست بەجێ بڵێت نابێکاری لەو شێوەیە بکەین چونکە ئەگەر شتێکی لەو بابەتە بکرێ ئەوە یەکسەر دەگوترێ ئەها سیرکە ئەوە چی بەسەر هات جا ئێمە ئەوە کێشەیە کە ڕوبەڕووی هەمومان دەبێتەوە لەسەر ئەوەی چی بکرێت و چۆن ئەو جۆرە ڕەفتارانە دش بە ڕۆژنامەوانان دەکرێن وەک هەڕەشەکردن و هەراسانکردن و کوشتنی ڕۆژنامەوانان و سزای خۆیان هەبێ بە شێوەیەکیش بێ کە جارێکی تر دووبارە نەکرێتەوە. Threatening, harassing or killing journalists make it
so consequential that they're unlikely to repeat it. بەڵام ئایشەیانی ڕۆژنامەوانان یا تەنانەت چالاکوانانیش لەو جۆرە وڵاتانەدا کە ئازادیەکان زۆربیان سەرکوت کراون یانی ئەگەر وڵاتێکی سەرکوتکار نەبێ ئەوە بەبێ هیچ گومانێک زۆرێک لەو ئازادیانە پێشێل کراون. ڕۆژنامەوانان چالاکوانان دەتوانن چ جۆرە میکانیزمێک بەکاربێنن دەتوانن چی بکەن؟ Well, their life is very challenging. A lot of them are paying a very hefty price for their journalism. بەڵێ ژیانیان لە کێشەدایە زۆربەیان بەهۆی ڕۆژنامەوانیەوە باجێکی زۆر قورس دەدەن زۆربەیان قوربانیەکی زۆر دەدەن لە پێناو ڕۆژنامەوانیدا. ژنان و پیاوانێکی زۆر ئازان و دەشزانن بەهۆی هەڵبژاردننی ئەم ڕێبازیانەوە دەشێت بکوژرێن دەشێت بۆ چەندان ساڵ لە زیندان بنرێن دەشێت هەڕەشە لە کەسوکارەکانیان بکرێ کار لە دەست بدەن یان سربەخۆیی دارایی خۆیان لە دەست بدەن جاکێشە و سەختیەکانیش زۆرن و گەورەشن لە ئیستادا یەکێک لەو شتانەی سۆشال میدیا ڕێگەی داوە بە ڕۆژنامەوانان بیکەن ئەوەیە دەتوانرێت کاری سربەخوانەی ڕۆژنامەوانی بکرێت لە دەرەوەی وڵاتەکەوە یەکێک لە نمونونەکان ڕۆکسانا میدیایە لە ئەفغانستان کەناڵێکە لەلایەن ژنانەوە بەڕێوە دەبرێ تایبەتە بە ژنان تیشک دەخاتە سەر ئەو بابەتانەی تایبەت بە ژنانە بەڵام لە دەرەوەی ئەفغانستان بەڕێوە دەبرێ جا زۆربەی کات لە ئەفغانستان ناتوانرێت سەردانی ماڵپەڕێک بکرێ یان لە یوتیوب بابەتێک ببینرێت ئیستا لە ئەفغانستان تەنانەت دەنگی ئەمریکاش قەدەخە کراوە لە کەناڵە خۆجیەکاندا و ئیستا شەپۆلی بڵاوکردنەوەی خۆمانمان هەیە و ڕۆژنامەوانە ئەفغانستانیەکان دەری و پەشت و شەو و ڕۆژ لە واشنگتۆنەوە کارێکی ئازادانە و سربەخۆی ڕۆژنامەوانی دەکەن و بەرنامەکان بۆ ئەفغانستان پەخش دەکرێن و خەڵک دەتوانن لە ڕێی سەتەلایتەوە بینەریان بن ئەمانە ئامرازی ترن و بەڵام ئەوە ناگەێنێت بڵێن خەڵک لەو وڵاتانەدا دەژین و ڕوبەڕووی دیکتاتور و ڕێبەرە توتالیترەکانن ئەوانە قوربانی دەدەن و ئەو قوربانیانەشیان ڕۆژانەیە زۆربەیان سزا دەدرێن زیندانی دەکرێن و هەراسان دەکرێن و بەداخیشەوە هەندێکیشیان دەکوژرێن دەبینین لەلایەن مافیاکانەوە دەستە و تاقموعینەکانەوە لایەنە سیاسیە تونڕەوەکانەوە دەکوژرێن و هەروەها لەلایەن حکوومەتیشەوە دەکوژرێن هەر بۆیە دەڵێم ئەوان باجیکارەکەیان دەدەن So they are paying the price. باشە ئایشە بەڕای تۆ هێڵی سوور هەیە بۆ کاری ڕۆژنامەوانی یعنی ئەوەی کە جۆمان لێ دەبێ هەندێک لەو ڕژێمانە باز لەوە دەکەن دەڵێن ئەمە هێڵی سوورە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوەیە ئەمە هێڵی سوورە پەیوەندی بە بەرژەوەندی ئەملایە ئەولاوە هەیە ئەمە هێڵی سوورە پەیوەندیەکان تێگەدا وە کۆمەڵە لەو هێڵە سوورانە بەڵام بەگشتی ئەمە گەر سەیری بکەین هێڵی سوورمان هەیە بۆ کاری ڕۆژنامەوانی. Well, national security is the favorite term of anybody who wants to censor media. National security, patriotism, nationalism, you will hear these words a lot. جا دۆسیەی ئاسایشی نیشتیمانی ئاسانترین و خۆشترین دەستەواژەیە بۆ هەموو ئەوانەی دەیانەوێ میدیا سانسور بکەن. زۆر گوێبیستی ئەم جۆرە وشانە دەبین وەک ئاسایشی نیشتیمانی نیشتمان پەروەری نەتەوە وڵات وەک ڕۆژنامەوانێک کە سەردانی ژمارەیەک وڵاتم کردووە و بابەتەکانم ڕۆماڵ کردووە هەموو جارێک گوێم لەوە بووە ئەمە نیشتمان پەروەرانە نییە دژی ئاسایشی نیشتیمانیە یەکسەر بیل لە هێڵی سوور دەکەمەوە پێم وایە ئەگەر هێڵی سوور هەبێ لە ڕۆژنامەوانیدا ئەوان نابێ بڕیاردر لەو هێڵە سوورە ڕێبەرێک یان حکوومەتێک بێ بەڵکو دەبێ بە ڕاوێشکردن و هاوڕایی بێ لەگەڵ میدیای ئەو وڵاتەدا کۆبوونەوە لەگەڵ دەستەی نووسەرانی میدیاکاندا بکرێت و ئەگەر شتێک حکوومەت بە مەترسی دەزانێت لەسەر ئاستی نیشتیمانی و دەیکاتە هێڵی سوور ئەوە پێویستە لەگەڵ نێوەندە ڕۆژنامەوانیەکاندا دابنیشیت و بڵێیت ئێوە ڕاتان چییە چونکە مەرج نییە کە لە حکوومەتدا بوویت ئەوە تۆ تێگەیشتنێکی باشترت هەیە لە ئاسایشی نیشتیمانیدا و یان زیرەکیت هەر لە پڕ بەرز بووە و توانای بڕیاردانت هەبێ نە خێوانیە کاربەدەستێکی حکوومەت و ڕۆژنامەوانێک دەتوانن پێکەوە دابنیشن و باز لە ڕۆماڵکردنی بابەتێک بکەن بۆ نمونە شەڕێک هەیە و دەستنیشانکردنی شوێنی یەکەی سەربازیەکان لەوانەیە بچێتە خانەی ئاسایشی نیشتیمانیەوە بەڵام هەرگیز ناڵێم لە 100% ئاوەهایە چونکە پێویستە ڕاوێژی لەسەر بکرێت یان با بڵێن ڕۆماڵی کارێکی هێزەکانی پۆلیس دەکەی لە بابەتی وەک بارمتەگرتندا لەوانەیە نەتوانی راپۆرت بدەیت لەسەر هەموو هەنگاوەکان بۆ ئازادکردنی بارمتەکان چونکە لەوانەیە هێرشبەرەکان پێی بزانن چی دەکرێت جا هەندێک شت هەن بەرپرسیارەتیەکەی لەسەر ڕۆژنامەوانانە تادا بنیشێت و بڕیاری خۆی لەو بارەوە بدات و بڵێت ئێمەش هاوڕین کە ئەمە هێڵی سوورە و ناکرێ بیبەزێنین
بەڵام پێم وانە ئەمە هەر تەنها بڕیاری حکوومەتەکان یان هیچ ڕێبەرێکیش بێت و بێبێتە بڕیاردن لەوەی هێڵە سوورەکان کامانن، چونکە پێم وانە هیچ کەسێک ئەو توانایەی هەبێ. من بۆ خۆم ئەو توانایم نییە، ئەو توانایم نییە بێت لە هەموو ئەو شتانە بکەمەوە بڵێم ئەمە و ئەوە و ئەوی تر هێڵی سوورن نەخێر. پێویستە بە ڕاوێژکردنی حکوومەت بێت لەگەڵ کۆمەلگا لەگەڵ ڕۆژنامەواناندا و چی باشە بۆمان و چی خراپە بۆمان. با ئەمە بۆ منداڵان بڵاو بکەینەوە، با ئاستی فیلمەکان دیاری بکەین، با بڕیار بدەین ئاسایشی نیشتیمانی کامەیە و کامە نییە. زۆر جار پێناسەی ئاسایشی نیشتیمانی لای حکوومەت و لای ڕۆژنامەوانان جیاوازە، چونکە ئەگەر سەیری دۆسیەکەی ئێدوارد سنۆدن بکەین، لێرە لە ئەمریکا حکوومەت دەیەوێت دادگایی بکرێ بە تاوانی خیانەت لە کاتێکدا گەورە ڕۆژنامەوانەکانی ئەمریکا وەک واشنگتۆن پۆست و نیویۆرک تایمز و گاردیان وەها باز لەم دۆسیە دەکەن کە لە بەرژەوەندی خەڵکە ئەو زانیاریانە بزانن. They thought it was in the nation's interest to know. من دەگەڕێمەوە بۆلات بۆ دوابەشی بەرنامەکەمان. مەرج نییە هەموو جارێ شۆڕشەکان یان بزوتنەوە سیڤیلیەکان ببنە مایی هێنانە ئارای ڕەوشێکی گونجاو بۆ ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕی. پێ ناچێت بەهاری عەرەب توانی بێتی ئەو ئازادیانە بڕەخسێنەیە لەگەڵەوەشدا کە ڕژێمە دیکتاتۆریەکانیش ڕوخێندران. با وڵاتی تونس بە نمونە وەربگرین کە یەکەم وڵاتی عەرەب بوو ئەزمموی ئەو بەهارەتێکدا سەریاڵدا. ئەم خۆپیشاندانانە بۆ ئاگادارکردنەوەی ڕای گشتیە بۆ ناڕەزایی و ئاگاهیدان سەبارەت بە مەترسیەکان لەسەر ئازادی ڕاگەیاندن لە تونس. ئێستا ئازادی ڕاگەیاندن لە زۆر لایەنەوە کەوتوتە بەرمەترسی، وەک ئەو مەترسیانەی لە بواری یاسادانانەوە سەرچاوەیان گرتووە. سەرۆکی وڵاتەکە دەیەوێت تاگەڕەوانەی یاساداڕێژێت تایبەت بە ڕۆژنامەوانان. هەروەهاش کاری نایاسایی بەرامبەر ڕۆژنامەوانان دەکرێت و وێرای یاسایی ژمارە 115 کە بۆ پاراستنی کاری ڕۆژنامەوانی دانراوە. ئایشە کۆمەڵگەکانی گیان بە ئەزمموی جۆرا و جۆردا تێدەپەڕن. ئێمە لە ساڵی 2011دا ینی ئەزمموی بەهاری عەرەبیمان بینی، بەڵام بەهاری عەرەبیش نەیتوانی میدیایشی ئازاد بڕەخسێنەیە یاخو ئازادیەک بۆ ڕۆژنامەوانان بڕەخسێنەیانی وەکو بینیمان لە وڵاتی تونس بۆ نمونونەکە یەکەم ئەزمموی بەهاری عەرەبی تیادا بوو. هۆکارەکە چییە؟ Well, a lot of people think that the Arab Spring did not get the results that it intended. جا زۆر کەس لەو بڕوایەدان بەهاری عەرەب ئەو بەرەنجامەی نەبووە کە باسی لێ دەکرا، نەک هەر لە تونس بەڵکو لە چەند وڵاتێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا. بیرۆکەی بەهاری عەرەب لە هزری خەڵکدا بەپێی ئەو راپۆرتانەی ئەو کاتە دەویسترا کۆمەڵگەی دیموکراتی بهێنرێتە ئاراوە، کۆمەڵگەی ئازاد و ئازادی ڕادربڕین و ئازادی میدیا و ئازادیەکانی تریش دابین بکرێن، بەڵام نەکرا. ئەڵبەت هۆکار هەن بۆ نەگەیشتن بۆ ئامانجانە. ئەگەر پێداچوونەوە بە ڕەوشی هەر یەکێک لەو وڵاتانەدا بکەین، ئەوە دەبینن کە بۆچی میدیای ئازاد نییە. جا بەڕاستی ئەمە دۆسیەک نییە کە تەنها لە یەک کادا سەنگی بخرێتە سەر، بەڵکو پێویستە هەموو کاتێک ئەو جەخکردنەوەیە هەبێ. ئەمە هەر تەنها تایبەت نییە بە یەک بەهاری عەرەبەوە یان بە دیکتاتۆرێکەوە، بەڵکو وەک هەموو شتێکی تر لەم جیهانەدا لە پەیوەندی بە هەموو مافەکانەوە، مافی دەنگدان، مافی یەکسانی، بە هەموو جۆرەکانیەوە مافی یەکسانی ژنان. ئەمە خەباتێکی بەردەوامی دەوێت. بە هەمان شێوە لە خەباتیشدا بۆ ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕین هەندێک جار دەستکەوت دەبێت و هەندێک جاریش هیچ بەدەست ناهێنیت، بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە کە لە خەباتکردن ڕابوەستیت. گرنگە بزانرێت ئەم خەباتە خەباتێکی بەردەوامە هاوشێوەی هەموو جۆرە خەباتەکانی تر، چونکە ئەو ساتەی لە خەباتکردن دەوەستیت ئەوە دۆڕان و لە دەستان دەست پێ دەکەن. ئەم خەباتە ئەنجامی کۆتایی نییە، وەک یاریەکانی ئۆلمپیاد نییە کە هێڵی دیاریکراوت تێپەڕان بڵێ تەواو سەرکەوتوم. لە خەباتدا بۆ ئازادیەکان تەنانەت کە سەریش بکەویت ئەوە پێویستە ئەو سەرکەوتنە بە وریاییەوە بپارێزیت، چونکە لەوانەیە کەسێکی تر بێت و ئەو جێگەیە بگرێت و ئەو دەستکەوتە لە ناو بەرێت ئەگەر پاسەوانی نەکەیت و نەیپارێزیت. باشەکەی تەواو دەبێت ئەم خەباتە ئەم ململانەیە لە پێناو دابینکردنی ئازادیەکانە و بە تایبەتیش ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادربڕین کەی تەواو دەبێت، لە چ ڕەوشێکا تەواو دەبێت؟ Never. هەرگیز تەواو نابێت، چونکە لایەنەکەی تر هەرگیز ڕناوەستێت لە سەرکوتکردن و زەوتکردنی ئازادیەکان و مافەکانت. تۆش چۆن واز لە شەڕی خۆت دەهێنیت بۆ مافەکانت؟ خەباتێکی هەمیشەیە، بەڵام خەباتێکی گەورە و باش. خەباتە بۆ شتی ڕاست و خەباتیشە بۆ ئامانجی باش. عایشە زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنمەیەدا.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپیانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.